أنا بخير بري والله لما زين دير نبي راسك أبني إبراهيم مايك ديارة دكاك متسك دنيا كم دي تجيني والله خير مو فرمو دكتور تو سامع زفتان وای دانانی متى چند باش ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەڕێزان لە تیمی پارێزگای هەولێر بەڕێز دەنابی پارێزگاری هەولێر و هەروەها جێگری پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر و قایمقامی قەزای ناوەند و هاتین بۆ کردنەوەی یەکەمین ڕۆژی دانانی بنکەیەکی پشکنین بۆ ڤایرۆسی کۆرۆنا کە چەند بنکەیەکی گەڕۆک بە جێگیری لەو ماوەیەدا لە ناو بازار و شوێنە گشتەکاندا دەندرێ یەکێکیان لێرێ و ئەویتر لە پێش پارکی سامی عەبدوڕەحمان هەروەها وەکو پاڵپشتێک بۆ بنکەکانی تر لە بنکە تەندروستیەکان لە تاقگەی تەندروستی گشتی جێگای خۆیەتی ستایشی ئەم هەوڵە باشەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بکەین سوپاس و دەستخۆشیان لێ بکەین کە ئەمە بۆ فراوانکردنی بەرنامەی دۆزینەوەی حالەتەکان و پشکنینی بەرفراوانی کۆمەلگایە بۆی بەخۆڕایی بە شێوەیەکی هەڕەمەچی هاوڵاتیان دەتوانن بێن پشکنین بۆ خۆیان بکەن بۆی زۆرترین حالەتی توشبوو یان هەڵگری ئەم ڤایرۆسە لەناو کۆمەلگادا بدۆزرێتەوە بۆی بە زووترین کات هەم دوورکەوتنەوە لە کەسانی تر هەم بۆ خۆپارێزی و توش نەبوونی و کەمکردنەوەی گواستنەوەی ئەم نەخۆشیە هەروەها بۆ زوو وەرگرتنی چارەسەر بۆوانەی کە نیشانەیان هەیە و پێویستی بە چارەسەر دەبێت. ئێمە لە وەزارەتی تەندروستی بەردەوامین لە فراوانکردنی بنکەکانی پشکنین و بەردەوامین لە زیادکردنی تاقیگەکان بە شێوازێکی زانستی بە تایبەتی بە شێوازی PCR و شێوازی زانستی بۆ دڵنیابوونەوە لە بوونی ئەم نەخۆشیانە هەر ئەمە سەرچاوی ئەوەی بووە کە ڕۆژ بە ڕۆژ پشکنەکان زیاد دەبێت من دەمەوێت لێرەوە بڵێم کە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا بوونی هەیە لە چەندین وڵاتانی تر لە دەوروبەرمان بەرەو زیادبوون بووە تکا دەکەین کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایی تەندروستی بن هاوڵاتیان دەبێت بەردەوام بن لە بەستنی ماسک و هەروەها دوورکەوتنەوە لە کەسی بەرامبەر لە کاتی گومان لێکراو یانیش بوونی هەر بەرکەوتەیەک لەگەڵ کەسێکی توش بوو دەبێت خۆی بگەێنێتە بنکەکانی پشکنین و پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بکە هەر لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو زیاتر لە 7500 پشکنین کراوە لە هەرێمی کوردستان بەداخەوە 969 حالەتی توش بوو بەم ڤایرۆسە جارێکتر لەم ڕۆژدا تۆمار کرا لە وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا و بەداخەوە ئەمڕۆ ڕێژەی مردنیش بەرزە 19 حالەتی گیان لە دەستدان هەبووە جارێکتر دەمانەوێت بە هاوڵاتیان بڵێن کە پرۆسەی خۆپارێزی تەنها ڤاکسین نییە ڤاکسینە لەگەڵ ڕێکارەکانی تری خۆپارێزی وەکو ماسک و لێک دوورکەوتنەوە و هەروها ئەو شوێنێ قەرەباڵغ بێت و زەڕور نەبێ خۆمان بەرکەوتە نەکەین جارێکتر سوپاس و دەستخۆشی بۆ پارێزگای هەولێر خودی بەڕێز جەنابی پارێزگار کە بەردەوام لە کار و چالاکیەکانی تەندروستی لە فراوانکردنی بەرنامەکان و ڕێکارەکان زۆر بە ڕێکوپێکی و مەیدانیانە چاودێری دەکەن سوپاس بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر و هەموو تیمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر سوپاس بۆ ئەمەدە جەنابی وەزیر یار حسێنم لە تۆڕێواڵیژانێک پرسیارمە هیچ پێشنیازێکتان کردەوە بۆ کردنەوەی دەرگای خوێندنگاکان یان هەر بەداخرایی دەمێنێتەوە ئێمە لە نزیکترین کاتدا ڕەنگە لە ڕۆژی بەیانیەوە یان لە نزیکترین کاتدا بە فەرمی موعیدەکە دانەنراوە بەڵام ڕێککەوتن دەکرێت لە سەردانانی موعیدێک بۆ کۆبنەوەی لێژنەی باڵا ئەمە ڕەهەندێکی گەورەیە کردنەوەی قوتابخانەکان پێویستی بە دوواداچوونێکی ورد هەیە ئێمەش لە وەزارەتی تەندروستی ئێستا سەرقاڵی ئامادەکردنین کە تا بەیانی راپۆرتێکی ورد لەسەر بنەما زانستی و پێوەرە نێودەوڵەتیەکان بە بەشداری ڕایشکارانی دەرەوە ئێمە لەگەڵمانن لە تیمی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO و تیمی وەزارەت لەگەڵ هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەندروستی لە هەموو پارێزگا و ئیدارەکان راپۆرتی هەڵسەنگانی خۆمان و پێشنیار و داواکاریەکانمان دەخینە بەردەم لێژنە چونکە پەیوەندی بە چەندین وەزارەت هەیە وەزارەتی پەروەردەیە خوێندنی باڵایە پارێزگارە بەڕێزەکانن ئەمانە هەر بڕیارێک هەبێت لەو کۆبنەوەدا بڕیاری لێ دەدرێت گۆران سەدیق لە کوردستان پرسیارمە پرسیارێ یەکەمیان ئەوێ ئەو بریکەیە لە کاتژمێر چەند بۆ چەند دەکرێتەوە و لە هەمان کاتیشدا بڕیارە یعنی لە پارێزگاکانی تریش بنکەی لەم شێوەیە کە بە خوڕای لە نێو شوێنە گشتەکاندا بکرێتەوە خۆی لە پرسیاری دووەمتەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو لە مانجی یەک لە کۆتاییەکانی مانجیەکی ساڵی ڕابردوو تەنها سێ ئامێری PCR هەبوو لە هەرێمی کوردستان لە تاقیەکانی تەندروستی گشتی لە سنتەری ناو شارەکانی هەولێر و سلێمانی دۆک خۆشبەختانە ئێستا زیاتر لە 35
بڵێن مختبەری پێشکەوتوو لە هەموو ناوشار و قەزا و ناحەکاندا هەیە بەردەوامی لە فراوانکردن چونکە ئێستا مەرجێکی زانستیە بۆ هەموو ئەوانەی کە خزمەتگوزاری تەندروستی وەردەگرن عملیات دەکەن بۆ کۆمەلگا ئەمە تاکە بنەمای تەقییمکردن یان هەڵسەنگانی ڕەوشی تەندروستی بریتە لە پشکنین و دۆزینەوەی حالەتەکان بە ڕێگای PCR بە ڕێگای پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا بۆیە ئێمە بەردەوام دەبێن و وردەکاری دەوام من پێم باشە بەڕێز بەڕێبەری گشتی تەندروستی هەولێر لەسەر وردەکاریەکان زیاتر پێدا بڵێ لە عێراق کۆڕۆنای هندی تۆمار کراوە هیچ مەترسیەکەیە لەسەر ئێمە چەند ڕۆژێکە ئەم بابەتە جیاوازی هەیە وەکو هەواڵ ئێمە پێمان گەیشتووە چەند ڕۆژێکە لە میدیا جیهانیەکاندا باز دەکرێت ئەوەی لە هیندستان بینیمان هەم لە وێنەکان هەم لە راپۆرتەکان بەڵام راپۆرتی فەرمی ئێمە پشت دەبەستیم بە راپۆرتی ڕێکخراوی تۆنسی جیهانی و لەگەڵ ڕێکخراوی تۆنسی جیهانی WHO لەو بارەیەوە قسەمان کردووە ئەوان بەڵێنیان دابوو کە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا بە فەرمی ئاگدارمان بکەنەوە لەسەر چۆنیەتی سەرهەڵدان و ڕێکار و بۆیە من ناتوانم بڵێم بە فەرمی پشتڕاست کرابینەوە هەم لە وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال هەم لە ڕێکخراوی تۆنسی جیهانی ڕەنگە لە ماوەکانی ئایندە لەمڕۆ تا بەیانی بە فەرمی پێمان بگات بۆیە ئێمەش ئەو کات بە فەرمی قسەی لێ دەکەین ئێمە ماوەیەکە لەلایەن بەڕێزێک بەگرتە ڤیددیۆ و بە نووسین و بە ناردن لەلایەن هاوڵاتیان و لەلایەن زۆر سەرچاوەوە کۆمەڵە کێشەمان پێگەیشتووە دیارە تێکەڵبوونێک لە ناو کێشەکانی دیتر هەیە قسە لەسەر ڕەوشی تەندروستی پارێزگای هەڵەبجە دەکرێت بۆیە ئێمە هەر لە دوێنێ شەوەوە بەسەرپەرشتی بەڕێز بریکاری وەزارەت لێژنەیەکمان داناوە لێژنەیەک لە ئاستێکی باڵا کە بەڕێزان بەڕێبەرانی گشتی تەندروستی لە ناو دیوانی وەزارەت و بەڕێز بریکاری وەزارەت سەردانی مەیدانی دەکەن لە نزیکترین کاتدا خاڵ بە خاڵی ئەو تێبینیانە بە هەند وەردەگرین هەر خاڵێک وا بێ ئێمە لەسەر ڕادۆستین هەم بۆ چارەسەری و هەم بۆ ئیجراعات و ئەگەر ئەوە ژوانە بێت ئێمە ڕای گشتی لێ بڵاو دەکەینەوە بۆیە ئێمە پشت دەبەستین بە سەردانی مەیدانی لێژنەی وەزارەت لێژنەیەکی پسپۆڕی سەردان دەکەڵ ئێمە ئەو باسانەی کە دەکرێت هەم لە ڕاگەیاندن هەم بە نووسین بەڵێ پێمان گەیشتووە و تێبینی هەیە و ئەو قسانەی کە باز دەکرێت بۆی بابەتەکان تێکەڵ و ئالۆز نەکرێت لەگەڵ کۆمەڵێک بابەتی تر هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە لەسەر هەندێک لێژنەی تریش هەیە ئێمە لێژنەیەکمان ڕاست پاردووە بە ڕێز بریکاری وەزارەت و لەگەڵ بەڕێبەری گشتی پلان و تیمی بە دوواداچوون و پشکنین لە نزیکترین کاتدا سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن هەموو ڕەوشی تەندروستی هەڵسەنگاندنی بۆ دەکرێت و ئێمەش چ بڕیارێک پێویست بێت لە بەرژەوەندی گشتی وڵاتی بێت بە دڵنیا ڕای گشتیشی لێ بڵاو دەکەینەوە کاری پێویستیش ئەنجام دەدەین پەیوەندیەکانی و لەگەڵ UNHCR بۆ دابینکردنی ڤاکسین بۆ کەمپی پەنابەر و ئەوەرە گەشتن چه ئەست ئەوە هەوڵەکان زۆرە ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق فیدرال بە فەرمی داوامان کردووە کە نزیکەی 128 تا 129 دانیشتوانی هەرێمی کوردستان ئێستا کەمپی ئاوارە و پەنەهاندەکان هەردوو جۆر پێک دێنێت بۆیە بەشی ئەوانی ژێمە داوامان کردووە دابیم کرێ بەڵام بەهۆی هەمووتان دەزانن کە بڕی هاتنی ڤاکسین بڕێکی دیاریکراوە لە ماوەیەکی کورتە و ژمارەی سنتەرەکانیش زۆر دیاریکراوە بۆ ئێمە لە هەوڵداین لەگەڵ ڕێکخراوەکانی UNیش لەگەڵ ئاژانسی نەتەوەی گرتوەکان کە بتوانین ڕەوشی هاوڵاتیانی ئاوارە و پەنەهاندەش بە هەمان شێوەی هاوڵاتیان خۆمان چۆن لە پێش تریشدا بەبێت جیاوازی هەموو خزمەتگوزاریەکی تەندروستی بۆیان دابین کراوە بە هەمان شێوە ڤاکسینیشان بۆ دابین بکرێت بەڕێز دکتۆر لۆڤان ئەگەر جنای پارێزگار ئەو وەڵامەی چۆن دەوام چۆنێتی دەوام ئەوەی سەبارەت بە ئەوەی کەوا ئەوڕۆ سوپاسی بەڕێز جەنابی وەزیری تەندروستی و بەڕێز پارێزگاری هەولێر دەکەین کەوا لەم مەراسیمە ئامادە بوون بۆ کردنەوەی دوو شوێنی جێگیر بۆ وەرگرتنی پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر بەرنامەی ئەم دوو شوێنە بە ڕەچاوکردنی مانگی ڕەمەزانی پیرۆز کاتی پشکنینەکان لە کاتی شەو دەبێتن هەفتەی 5 ڕۆژ لە ڕۆژانی شەمە تاکو و چارشەمە تیمەکان لێرە ئامادەبوونیان هەیە ڕۆژانە لە کاتژمێر 8 شەو تاوەکو 12 شەو پشکنین دەکرێتن لە هەر شوێنێک نزیکەی 400 تا 500 پشکنین بۆ هاوڵاتیان دەکرێت واتە بە شێوەیەکی گشتی لە هەردوو شوێن نزیکەی 1000 پشکنین بۆ هاوڵاتیان دەکرێت سەرڕای ئەوەشکەوە ئەم پشکنینەکانی کە هاوڵاتیان وەری دەگرن ژمارەی بەردەست دەبێت لە سنتەریدا تا زانیاری بۆ ئەوەی ئەنجامی پشکنینەکانیان وەربگرنەوە لە ماوەی 24 کاتژمێر هەر تیمێک لەو شوێنانەی کە دیاری کراوە 2 کەس دەبێتن بۆ وەرگرتنی ئەو پشکنینانە دوای کۆتایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز
ئەو کاتە خشتەی نوێ دیاری دەکرێتن و ئەو تیمانە بەردەوامیان دەبێت تاوەکو پێویست بێتن بۆ ئەنجامدانی ئەو پشکنینانە. باشە دەست من پەیامێکم هەیە بۆ هاوڵاتیانی